سلااوتان لێ بە هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەمان. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە لەبەرەوەی ئەمڕۆ چیتەیە. بۆ کەسانی لەدایەتان ڕۆژێکێ پێوترێت چیتەی، یعنی ئەو ڕۆژە بەوسی خۆت چیت بوێت خۆیت بەپێی جەدۆڵ ناجوڵیتوانێ ئیتر هەرچی خواردنێکە حەز لێ بێ خۆی، چی چەوریتیا بێ، چی شەکر بێت، چی کالۆری زۆر بێ، هیچ مشکلە نییە. بەڵام ئەمڕۆ بۆی ڤلۆگەکە تۆزە خۆشتر بێ جیاوازیەکی تیاکەین. ئەمڕۆ پێشبڕکەیەکەین لە بینی من و لەنیایە چەڵێنجەکە خوێمان زیاتر خواردنمان خوارد لە ئاخیر ڕۆژەکە ئەیباتەوانێ. خواردنەکان بەپێی کالۆریەکانی ژمێرین، ئیتر هیچ فەرقی نییە لەنیا چیە خوا من چیە خۆم، مهمە لە ئاخیر ڕۆژەکە کالۆریەکانە بژێنین زانین کاممان زیاتر کالۆریمان خواردووە. جا بەدڵنیایەوە لەنیا ناتوانین بەقی من نانخوا، بۆیە ئاسانکاریەکی بۆ بکەین ئەویشەوەیە کە لەنیا تەنها پێویستەکان نیوەی خواردنەکەی من بخوا بۆی یەکسان بکەن. ئەگەر من 5000 کالۆری بخۆم لەنیا پێویستەکات 2500 بخوا بۆی یەکسان بێت. وعدێکی شیاو بێم ئەگەر بیبەمەوە هەچی شتم بوێت بۆم بکەت. دڵنیا نایبێتوانە بۆی وعدەشم پێویت. ئێستا با بڕۆین لە ژوورانە، لە ژوورۆ زیاتر قساکەین. ڕاستەکە لەناو تەلەفۆنەکەما دوو ئاپمەیە کە خواردنەکان هەرچی خواردنەکە بێ ئەیژمێری تر چەنە کالۆریتیە، چەنە فێتیتیە، شەوریتیە. دانێکیان ناوی سامسۆن هێڵتە، دانێکیشە ناوی لایفسومە. تام دەرەکەوێت ئەوە تا وەکۆی بینن ناوی خواردنەکەم نووسیوە، ئیتر هەموویە ژمێرێت شوێنێکی تایە. بۆ نمونە 140 کالۆری تایە، 5 گرام فێتی تایە، ئیتر هەمووی ئەنووسرە بەدرایەکەی. ئەم ئاپە و دانەی کەشەیەوەیکیان ئەتوانی سکانیشیکەی، بۆ نمونە ئەگە خواردنێک بکڕیت ئەگە کۆدێ بوو سکانیەکەیت و یەکسەر هەموویان نووسرێت. ئەمە بە سجووقە، پیرۆگەرە، ناوەکەی سجووقی تایە. ئەمەش کرۆسانە بە خۆکلات. دوایەمان هەموویە ژمێرم و ئەیخەمە جەنجەسەی خواردنەکە لە نیاکە. مە لە ئێستا ئاوا دەستی پێکرا ئەینێکیش میوەیەکیشە بوو. بەڵێ و من زۆر کەم شتت ئەخۆم خۆم بەڕاستی، بەڵام ئەمڕۆ چاڵنجباندانان جەخوازانێکی باتەوە بەس من بزانم هەر ئەوەی باتەوە لەبەر ئەوەی بەڕاستی من ناتوانم ئەوەن ئەم خۆم
ئەمە زۆر لە خۆم بگەم. شایەکی کوردی تێرە خوارد؟ تێرە خوارد؟ Yes. Look at the sky. پێشەوەی ژەمی دووەم دەست پێ بکات هاتین تۆزە پیاسە بکەین لەم منتیقەیەکی زۆر خۆشە بۆی تۆزە خوانەکەش هەزم بکەین. موقیفی بەرلەمە ئەمە خەڵکەکە ئەوەستێت و بەرلەمەکان هێن ئاوا چاری ئەو بەرلەمە ئەبن وی پڕنەوە ئەو بەری جادەکە هاچ کەسە و بەرلەمی پریڤاتی خۆی هەیە لێرە ئەو بەرلەمەکەش گەیشت نەفەرەکان سەرخات و ئەپەڕنەوە ئەو بەری ئاوەکە. ئینجاستا ژەمی دووەمە خۆین سەعات 12ەیە ئێستا سەرەی پیتزایە ڕین بۆ شوێنێک بێ پیتزا خۆم لە نیاڵێ حەزم لە پاستایە ڕین بۆ شوێنێک کە 3 ساڵ یەکەم هاتووە لێ دووەری. من پاستا ئەخۆم لەبەر ئەوەی پاستاکان زۆر خۆش بوو بە دەگمەن پیتزا ئەخۆم من چکە زۆریشە من چکە ئەبێ شتەکە تۆزە کەم بێت لەبەرەوە پاستا داکەم و سەریا پیتزا ئەخوات. باش پیتزاکەمانە سەرەی پیتزاکەیە. ئەمەمان ماوە ئەم دوو سلایسەمان ماوە دەمەش تاوکەین ڕاستی ناتوێت بتوانێ ئەم دوو سلایسەمان ماوە دەرەچی بس براسي بيني اخوانا كان زوكا ولا بري ساعات تقريبا نوني ودبو يعني بعني ما قاري ساعات يكب تمام بروين هنا شيدني بكرين تمام بروين دوناتس بكرين
لێرە دەوناتیانەیە ئەم دەوناتانە هەر دانێ و 226 کالریتیان نەوعانۆیانەیە ئەوانەیە کە شوکڵاتی لەسەرە تۆزە کالۆریەکەی زیاترە بەڵام ئێمە لە کینەکەی لە ئاپەکە لەمەوە تەنها 226 کالریە بۆیە هەر دانێ و 226 کالۆری حسابیەکەین ڕۆین زین 4 دانەیەکە کڕین و 100 گرام کە کاتە 2 دانە تقریبا 452 کالۆری Okay guys, ئێستاش پشومان وەرگرت و ئێستا هاتینە دەرەوە بڕۆین هەنێک دەونات بکڕین بەڕاستی پێویستمان بە ئیستراحەت بوو لەبەرەوەی بەڕاستی ئەمڕۆ زوو هەستاین خەو لەنیا تەنها دوانی نامن 4 دانەم هێنا بخۆم دڵنیام لەنیا پێشی تەوا ناکرێت ئەمە هەمووی کالۆریە هەمووی فاتە فات نازانم شووە دەست پێکەم دوای ئەمە شوێنێکەمان بەدەستەوێ ڕای ناکە لەنیا باوی خۆی دانە چکە دڵنیامە گە بڕین بۆ شوێنە هیچ ناخوا ئەگەر تۆش پێت ناخڕێ عەفو کرایە دوای سپارێک وەڵا منێ خۆم هەمە زۆر خۆشە عافێت عافێت دوای حاڵی خۆمە بینن ماشاءڵڵا لە چەند کالۆریە باوکەڕ وەڵای دوای بیژمێ بزانم چەند کالۆری ما خواردووە تا ئێستا ئێستا هاتووین بۆم کافتریایە ئەشتوانی لە دەرەوە دانیشیت لە نێڕۆی لە دەرانێ بزانین چیانێ وەرە باوەڕێن ژوور شو داغڕەوە شوکڵێت هەنەکەتە خۆش دیارە زۆر خۆشە سۆ تێستێکیم زای بەی ئەو شەربەتەکە چییە؟ لەمۆنات لەمۆنات شەربەتی لیمۆیە شەربەتی لیمۆیە؟ سیترۆنی ئەمەش ژەمی چوارم نورمال واو يعني هنا ولا واو واو كان فشطور علي بس فاقلا علي براس خوش بس وزا خوش الليمونات ده كامل ليموي زول يعني هون يبرن الشيرينة كامل شباب هسه كم ليموي هاد ليموي فراشة أحفرم لأني أطاي كده أخوي منيش تنتظم معاه وما لنا بازارين كاسي كشتين توزو ببيورين شكداني شي باش نيا توزي هزميكين هزما ولا يشي لني هز تو يوات الليموناد طايكة باش بجاوبين خوشي كرت جلساتي نانا بمالها لدروا توزي جولاين پیاسەیەکمان کرد لەنیا لە سەقەنەفەکە خەوی لەگەوتووە تقریبا سەعاتێکە لیڤەپوول و تۆتنهام یاریەکە بە دیار یاریەکانە هەنێ خواردنی کەشە خۆین هەنێ شیرینی کەش هەڵێین ئەتر کاتمان زۆر ماوە سەعات 8 تا 2 کات زۆر ماوە تا کاتە چەند کالۆریەکی کەشە خۆین
مانشسترش دوی لێ کراوە جوان نەڕۆنەوە ئەمیتیە ئەمە ماوەیەکی زۆرە چاوم لە سەرەتی بە ئەمە خۆش ئەمەش خۆش ئەمە قورمە خۆش کراوە بەڵام دانابوو کارێکە دەستی پێکە بیخۆم بەڵام ئێستا با تۆزێکی لێ بخۆین ئەمە ئەڵێ 100 گرام 501 کالۆری تایە ئەمە هەمووی 110 گرامە والله خۆش نینی بسکارش کرد ئەمەش تاواکەین بە دیاریارەکانێ 100 گرام 501 کالۆری تایە ئەمە 175 گرام زۆر خۆشە چیپسە سوورەکانە هەستا لە خەو شکر هەستا لە خەو جاري قاعدة بخليك أوصي فطروا يوم يتفريس ئەوەی خوارە قاچی ئەوستی خەڵکم بینەوە دڵم ئەوەستێ سکمتێک شووە ئەوە قاچم ئەوست Jo, inte ens ätit inte. خفت بسكين من خواردوها. وایە حتى من خوتو أما همي خواردوها. ساعات 12 ساعتی ماوە بۆ بزانم من تەواو وتری چیکە ناخۆم ئەزام ئالێرە گەیم ئۆڤەرە نازانم دنیا نێشتێکی یەناوە اوكي من دۆناتەکانم هەر نەخواردووە و ئێستا لەوانێ ئەگەر بتوانم دانێکیان بخۆم. هاتینە کۆتایی ڕۆژەکە اینجا ساعاتێکی ماوە ڕاستەکەی بەڵام من تەواو هیچکەم بۆ ناخورێت دنیاش یەک دۆناتچیکەی خوارد و لەگەڵ کاپۆچینەکەی ئیتراریکەی پێم وتی تاوی ناکات بەڵام کالۆریەکانە ژمێری زانی شێ بردیەوە تەبعان مردمانە 6797 کالۆریم خوارد دنیاش 1805 کالۆری خوارد لەو بڕوایە نامۆنەشە خوارایە بەزار باش بوو ئەو کەسانی کە لە یوتیوب دانراوە خەڵکێ 10,000 و 15,000 و ئەوە تا حەدێ بەس هەرێگەی 20,000 و 30,000 کالۆری خۆ زۆر قوسە زۆر نازانم چۆن پێیان نەخورێت هەرچەندە ئێمە تەنها 15 ساعتیش ئەم چالەنجەمان کرد زۆرینەیان 24 ساعتەوە چالەنجاکەن ئێمە 15 ساعت بوو دوایەوە ئەگەر تۆزە زیرەکانە خواردنەکانی هەڵبژێری لەوانێ بتوانیت زیاتر بخۆی من پیتسام هەڵبژار پیتسایەکسەر هەر بۆ ماوەیەکی زۆر تێرەیەکە هاوڕێیانەوە ئێستا ڕۆژێک دوای جیتەیەکەمانە ڕۆژێک بەسەرا ڕۆشتووە 11 دقەیە سێم شەو لە خەوێکی زۆر قوڵاوم هەتا بەیانیش ئالارمەکەم نیاڵ ناسان ئێستا هاتوین بۆ قاعە حەزەکەم بزانم ئەو شەوریە و ئەو کاربسەی دوێنێ خواردمان ئەمڕۆ لە قاعەمە بزانم چەنە قووەتماتێ چەنە پۆمپماتێ با بڕۆینە ژوورانێ جای ڕێزەکە پیشانیشتانەیەم چی پۆمپێک و چ قووەتێک Play my strings like a symphony. Together we can do anything. Falling hard like a tidal wave. Kaleidoscope spiraling in outer space.
beauty. It's just a thing of beauty. It's just a thing of beauty. Let's get lost in this wonderland. See it all, we don't need a plan. Nothing like I've ever seen. وين الرئاسة كمان جبزانين چی پامپێک ماویرۆ بەڕاستی ئەمڕۆ خۆتێکی زۆر مەبوو دیار بوو کۆلهیدراتەکانی کاربسەکانی دوێنێ ئیشی خۆی کردبوو جا پامپێکی زۆر میمیشمان وەرگرت فڵۆپەکەی ژوورە باش نییە ڕووناکێکی زۆر خراپە لەبەری زۆر تاریکە بەڵام پامپێکی زۆر میمان وەرگرت و قۆتێکی زۆرشمانە لە تەمرینە ئەمڕۆشمان تاو کرد هاتینە کۆتای ڤلۆگەکە زۆر سپاس هاوڕێیان بۆی کە بینەر بوون لەبیرتان نەچێت سۆسکرایب بکەن لایک بنێرن زۆر مەمنون خواتان لەگەڵ